نمونەیەکە لە بەروبوومی کشتتوکاڵی ئەم ساڵ لە گەرمیان بەهۆی کەمی بارانبارین لە سنوورەکە جوتیاران و خاوەن کێڵگە کشتتوکاڵەکان تووشی سەرەروزیان بوونەتەوە. بەوتێ و جوتیارانە حکومەت بە هیچ شێوەیە خاوکاریان نییە لە پێدانی پێداویستیەکانی تایبەت بە کشتتوکاڵ بۆ ئەوەی کەمێک لە زەرەروزیانی سەرشانیان کەم بکاتەوە. بەنسبەت مندیقەی کەلار و مندیقەی گەرمیان و بەنزی کفری و بۆ بەری سیروان و بۆ بەری سیروان نسبەیەکی باشە، بەس ئێتر ئەوەی تری زۆر خراپە، بێبارانی تەسیری تەواوی لێ کرد و 150 دەرچووە، 150کەیشی لەوە چێت تیرومایە دەرچێت لەوە چێت دەرنەچێت. فەلاح وەزعی خراپە و زەرمەنی زۆر بۆ فەلاح ئەم ساڵ. حکوومەت هیچ هاوکارێکی فەلاح نییە، تەنانەت ئەو گەنمەش لێمان وەرئەگیرێت. ئەوە نە یەک گوێلی حکوومەتی هەرێمی کوردستان لێمان وەرناگرێ، هەمی حکوومەتی عێراقی وەرەگریە. بەنسبەت وەزارەتی کشتتوکاڵی ئێمەوە یەک ئسفادەی بۆ فەلاح نییە. ئیمساڵ ئەگەر بەراوردکەین لەگەڵ پار و پێرارە فەرقی زۆرە. فەرق و جیاوازی ئەوەیە بۆ نمونە ئیمساڵ ڕەنگە لە 100 بۆ 25 خەلێکی دەیم ئەگەر دەڕاستە دەرەویکە 20 بۆ 25 تا 30 ئەگەر دەڕاستە دەرەویکە باقیەکەی هەمووی خەسار لەسەر ساحێبی. حکوومەتی هەرێم هیچ هاوکارێکی فەلاح ناکە. وەزارەتێکی دا ناو بەناو وەزارەتی کشتتوکاڵ کام وەزارەتی کشتتوکاڵ چی کردێ بۆ فەلاح؟ حەزەکەم لەمە پرسیارم لێکۆی جواب بدەمەوە تا ئیسا فەلاحێکم بۆ بانگەن لەم گەرمیانە ئستفادەی فلسە سوورێکی لە وەزارەتی کشتتوکاڵ کردووە چی کردێ؟ هیچیان بۆ خەڵک نەکردەیە، هەتا ئیسا هیچیان نەکرد و هیچیش ناکەن. بەڕاستی ئەم ساڵ کشتتوکاڵی ئەم دیاتانەی منتەقەی گەرمیانە بەعام من نەک بڵێ ئەمەی باشە ئەوی خراپە، نسبەی لە 130 ئەبێت، لە 130 25 بۆ 30 لە 130 تێپەڕ ناکە. لەبەرەوەی ئەمساڵ مانگی یەک مانگی 12 بۆ 1 بۆ 2 تقریبان 50-60 دانە ڕۆژ بێبارانی بوو. ئەو بێبارانیە بووە هۆی سەقەتبوونی دەخڵودانەکان بە نیوە تقریبان لێ سەقەت بوو بە نیوەی سەوز بووە. سەوزبوونەکەیشی ئەوە نییە. بە شێوەیەکی گشتی لە گەرمیاندا بەراورد بە ساڵی ڕابردوو ڕێژەی بارانبارین زیاتر لە 100 ملیم کەمی کردووە. ئەمەش کاریگەری دەکاتە سەر کوالێتی بەروبوومی جوتیارانی ناوچەکە. لای خۆشەوە وتەبێژی کشتتوکاڵی گەرمیان باس لە کەمی بارانبارینی ئەم ساڵ دەکات و ئاماری بارانبارین لە سنوورەکە دەخاتە ڕوو. کۆتا بارانبارین لە سنووری گەرمیانە لە 4 بووە. ئەگەر بەراوردی ڕێژەی بارانبارینی ئەم ساڵ لە ساڵی پار بکەین تقریبان 130 میلیمی کەمە. ئەم ڕێژەیە خۆتان نەزان بۆ گەرمیان ڕێژەیەکی بەرزە و کاریگەریە ئەبێت لەسەر دەغڵودان بە تایبەتی گەنم بۆ ئەو زەویانەی کە پشت بەبەسن بە باران. هەروەها ئەو ڕێژەیە کە داباری وە تقریبان 230 میلیمە تا ئەو بەروارەی باسمان کرد. ئەو 230 میلیمیشە ئەوە نەبووە کە دابارینێکی ڕێک و پێک بێت، واتە لە سەرەتای وەرزی بارانبارین بارانێکی باشباری، بەڵام دوای ئەوە بارانەکە نەما تقریبان مانگونیمە بۆ 2 مانگ باران نەما و ئەکید ئەوە گومانی نیتیانە ئەو بەروارە وەکو مانگێ بۆ مانگونیمە باران نەباریا 2 مانگ کاریگەری زۆر ئەبێت لەسەر بەروبوومی گەنم بە تایبەتی بۆ ئەو زەویانەی وەکو باسمان کرد کە پشت بە باران ئەباسن لە چند دنیاە. بەهۆی نەبارینی ڕێژەی پێویستی باران لەم ساڵدا جوتیاران پێشبینی ئەوە دەکەن ڕێژەی بەروبوومی ئەم ساڵی ناوچەکە بەراورد بە ساڵانی ڕابردوو ڕوولەکەمی دەکات. جوتیارانیش بە نزیکەی ڕنج و ماندووبوونی ئەم ساڵیان بە فیڕۆ دەچێت و حکوومەتیش هیچ پلانێکی نییە بۆ قەرەبووکردنەوەیان. هارون ڕەشید، کەناڵی ئاسمانی پەیام، کەلار.